هەروە بێتەوە گەر تەماشای سینەمای سیاسی باوک سالارانەی بەڕێوەبردننی دنیا بکەین کە ئەمە سینەمای هۆلیوودی ئەمریکی ئەگرێتەوە. ئێوە ئازانن کە ئەمریکا لە ڕێگەی سیاسەتەوە و لە ڕێگەی خۆبەڕابەرزانینی جیهانەوە یەت ئەوێت لەسەر هەندێک چەمشی دیاریکراو کارمان بۆکە بۆ بیرمان ینی بیرکردنەوە بۆ ئینسان دروستەکە کە مەسلەی تاکایەتیە، مەسلەی تاکپاڵەوانێتیە، مەسلەی سەرکەوتنی ئەمریکا لە ململانەکانە و دیدێکی باوک سالارانەی ئاین پەروەرانە لە پشتیەوە زۆر بە کاڵی ئیشەکە و توانیوێتی تا ڕادێکی زۆر ئەو ئیمەیجە لە لای بەشێکی زۆر لە دانیشتوانی گۆی زەوی دروست بکە کە ئەمریکا سید العالەمە، یعنی شێری ناو دارستانەکەیەوە لە کۆتاییە ئەوە توانێت هەموو شتێک بباتەوە و لە کۆتاییە پاڵەوانی ئەمریکی هەمیشە پاڵەوانێکی سەرکەوتووە. لە بەرامبەر ئەمەیە سینەما ئەگەر لای جوو تەماشا بکەین، جووەکان سینەمای ئەوان تعبیرکردنە لە جینۆسایت و ئەوان نایەنەوێت دنیا بیری بچێتەوە کە ئەوان جینۆسایت کراوە و ئەوان نایەنەوێت دنیا بیری بچێتەوە کە ئەوان ستەمیان لێکراوە. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان بە بەردەوامی کار لەسەرەوەکەن، ساڵانە بودجێکی گەورە تەرخانەکەن لە وڵاتەکانی خۆیانەوە لە شوێنی جیاوازەوە بۆ بەرهەمهێنانی ئەو فیلمانەی کە لەبارەی هۆڵۆکۆست، لەبارەی سەرجەم ئەو چیرۆکە جیاوازانەی لێرە و لەوێ لە هەر شوێنێکی دنیا ڕوویان ناوە کە باس و پرسن لەبارەی جینۆسایدی جوولەکەکانەوە. بۆیە کاڵەی سینەمای جینۆسایت تۆ ناتوانانی یەکسەر بیرێ بۆ لای ناتوانانی بیرێ بۆ لای جوو نەچێت. هەروە ئەگەر لە شوێنێکی ترا دیقەت بین، سینەمای ڕەخنەگری مێژوو و نۆستالژیە سینەمای ئیتاڵیمان بیرەخاتەوە. لە شوێنەکە سینەمای ئیتاڵی سینەماشی نۆستالژیە و لە شوێنەکە ڕەخنە لە دنیای سەرمایەداریە گرێەوە، لە شوێنەکە ئەوێت تام و چێژ و لەزەت لە دنیا و لەزەت لە جوانی و پارێزگاریکردن لە پایە ئەسڵەکانی هونەر بکا بە نازنامەی خۆی. هەڵبەت بەر لەوەی ئەم خوێندنەوانە بۆ سینەمای ئەوانی تر بکەین، مەسلەی زمانیش زۆر گرنگە. یعنی یەکێک لە ئەساسی ترین پرسەکان لە مەسلەی شوناسە زمانی ئەو نەتەوانێت، چکە تۆ کاتێک ئەڵی فیلمی هندی بەر لەوەی تەفسیر و تەویل بۆ ناوەڕۆکی فیلمەکان بکەین، یەکسەرەوەمان لە خەیاڵەیە کە فیلمی هندی بە هندی قساکەن و فیلمی ئیتاڵی بە ئیتاڵی قساکەن و هەروە یعنی هەتا دوایی. لە بەرامبەرە وەک نمونەیەکی تر سینەمای پاراستنی بەها باڵاکان، بەها کۆمەڵایەتیەکان، بەها پیرۆزەکان لە لای سینەمای ڕۆژهەڵاتی بەتایبەت لە لای سینەمای ژاپۆنی ئامادەیەکی زۆری هەیە و ئەم سینەمای ئەوان زیاتر لەم گوزارانە خۆی ئەبینێتەوە. بۆ هاوڕێیانەی کە ینی تازێنە ناو لایڤەکەەوە سەرنجتان ڕاکێشم بۆی کە ئێمە شەو لێرە لەبارەی پرسی شوناسی شوناسی سینەمایی بە شێوەیەکی گشتی و بەتایبەتیش شوناسی فیلمی کوردی یان سینەمای کورد لێرە قساکەین و لە سەرەتایە باسمان کرد کە شوناس بە خۆی چییە و چۆن ئەتوانین هەستی هاوبەشی لە شوناسە لە سینەمایە بدۆزینەوە. ئەمە ئەگەر بە شێوەیەکی خێرا گوزەرێک بوو بێ بە ناو مەسەلەی شوناسی سینەمای ئەوانی تر، لێرە پێم خۆشە لەسەر چەمکی هەستی هاوبەش وەک تێمایەک بۆ دروستبوونی شوناس
لەسەر یەک دوو بڕگە بۆستین بەتایبەت لەبارەی ئێمە وەکو ئینسانی کورد ئەگەر قەرارە هەستی هاوبەش کۆمەڵێک مرۆڤ پێکەوە کۆ بکاتەوە کە وا بیرەکەنەوە ئەوان لە ناو یەک چوارچێوەیان یان یەک چارە نووسیان هەیە ئەکرێ ئێمە بپرسین ئایا ئینسانی ئێمە وەکو کورد ئەم هەستەی بۆ دروست بووە ڕەنگە ئاسان نەبێت لە ماوەی 45 دقە 50 دقەیە وەڵامی ئەم پرسیارانە بینەوە بەڵام بەر لەوەی داخوازی زۆرمان لە سینەمای کورد هەبێەوە لە فیلمسازی کورد هەبێ لە شوناسی هەبێت ئەبێ بگەڕێنەوە بۆ پرسیارە سەرەکی ئایا ئینسانی کورد هەستی هاوبەشی لەگەڵ ئەوی ترا بۆ دروست بووە و ئایا ئێمە وەکو کورد تا چەند هەست بە یەکتری یەکەین هەست بەوی ترەکەین ئەو هەستەکەین کۆمەڵک مرۆڤین بەیەکۆ بیرەکەینەوە و من هەموو جارێک نمونەیەک ینی وەکو نمونەیەکی سادە بیرەکەمەوە کە ڕاستە ئەگەر ئێمە قەرارە هەمومان یەک زمانمان هەبێت کە زمانی کوردیە بەڵام دەوڵەمەنی و فرەیی شێوەزارەکان ڕەنگە لە شوێنێک کە ئاستەنگ بێ ئێمە لە باشووری کوردستان بە تایبەت ینی نمونەکە لەسەر باشووری کوردستانیانەوە کاتێک لەگەڵ هاوڕێیان باز لەوە ئەکەین ئەگەر بتوانین فیلمێک دروستکەین بەشێکی زۆری خەڵک بتوانن فیلمە ببینن یەکەمین شت بیر لە بینەرەکەینەوە هەر باشووری کوردستان خۆی دابەش بووە بەسەر چەند دیالکتیکی جیاوازە سۆرانی یان وەی پێڵێن گرمانجی ناوەند بادینی وەک لقێک لە کرمانجی ژوورو هەروە بێتەوە کەلهۆڕی هەروەها بەشێک لە شێوەزاری گۆرانی یان هەورامی من بەش بە حاڵی خۆم بەسەرنجەوە دیقەتی و حاڵەتە ماوە کە کاتێک فیلمێک لە سلێمانی دروستەکرێ بینەری زۆر زۆر باشیشی هەبێت لە ناوچەی شێوەزاری بەکارهێنانی دیالکتیکی سۆرانی بەڵام ئەم فیلمە ناتوانێت لە دووهۆک و زاخۆ بینەرەی هەبێت نمونەشمان زۆر مەسەرەن بە تایبەت لە ماوانەی پێشوە فیلمێکی وەکو پەیکەری دڵ کە دروست کراوە بینەرێکی زۆری هەبوو لە دووهۆک و زاخۆ بینەری نەبوو بە هەمان شێوە فیلمێکی تری باش کە لە دووهۆک و زاخۆ بیرەوەری سەربەر یەکێک لە فیلمە باشە کوردیەکان کە لە دووهۆک و زاخۆ بینەرێکی باشە بەڵام لە سلێمانی بینەری هەبێت چونکە هێشتا ئاستەنگی تێگەیشتن لە زمان یەکێک لە کێشەکانمان بۆیە ئەگەر مەسەلەی زمان یەکێک لە پێکهێنەرەکانی شوناس بێت بۆ ئێمەی کورد یەکێک لە کێشەکانیەتی ڕاستەکەی